نور بارزانی شوردار جبهت آسایش هەرێما کوردستانی پێشوازیە بڕۆن و ساکۆنامی باڵیوزە کەنەدا لە ئوردن و عێراق و شاندێکە پێڕا کرد کۆ بە هەلکێتنا بەدایبوونا کارێخ و سەردانا هەرێما کوردستانی کردیە. لە دیدارێکدا هاوکاری سەربازی کەنەدا بۆ هێزەکانی پێشمەرگە و پەیوەندی سیاسی و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و کەنەدا تاوتێکرا. لەوبارەی و باڵێزی کەنەدا لە ئوردن و عێراق ئاماژەی بە کۆمپانیەکانی کەنەدا لە هەرێمی کوردستان کردو ڕایگەاند لەم 2 ساڵەی دواییدا کۆمپانیەکانی کەنەدا توانێن شوێنپەیەکی قایم لە کوردستاندا بمەزرێنن کە لە بەرژەوەندی هەردوو لادایە. هەروەها ئاشکای کرد حکوومەتی وڵاتەکەی لە بەرنامەیدایە وەک ئاماژەیەک بۆ دروستکردنی پەیوەندی درێژخایەن بوونی دیپلۆماسی خۆی لە هەرێمی کوردستان زیاد کات و لە هاوکاریەکانیشی بۆ کوردستان بەردەوام دەبێت. لە بەرامبەردا مەسرور بارزانی سوپاسی ساکۆنامی کرد بۆ ئەو ڕۆڵەی جێڕای لە دروستکردن و پەیوەندکردی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و کەنەدادا. هیوای سەرکەوتنی بۆ خواست هەروەها سوپاسگوزاری خۆشی بەرامبەر کەنەدا نیشاندا لا بەردەوامبوونی لە شەڕی تێروستان و هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە.